بەڵە خۆشتویستان لەگەڵتان بەردەوام دەبم دەچمەلەی تەورێکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمە سەبارەت بە ئەم مانگەیە مانگی ئۆکتۆبەر هەڵبەتە مانگی ئۆکتۆبەر بە مانگی پەمەی ناسراوە بۆ توشبوانی نەخۆشی شێرپەنجە هەڵبەتە شێرپەنجەی مەمک ئەم ناوە تاوە ناوێکی ئافرەتانێ ناوێکی ژنانێ بەڵام لەگەڵ ئەوەدا دەبێت بزانن کە شێرپەنجەی مەمک تەنیا تایبەت نییە بە ژنان یاخۆ تەنیا کچان و ژنان توش بووی ئەم نەخۆشێنن لەنەو پیاوانیشدا بە هەمان شێواز ئەم نەخۆشیە هەیە. من ئەمڕۆ گفتوگوی زیاتر دەکەم سەبار بە مانگی ئۆکتۆبەری پەمەی هەروەها بۆچی ئەم مانگا بە ئۆکتۆبەری پەمەی ناسراوە یاخود بۆچی ئۆکتۆبەر بە پەمەی ناسراوە لەگەڵ ئەوەشدا نەخۆشی شێرپەنجەی مەمک لە ئێستادا تا چەندێک لە هەرێمی کوردستاندا لەناو ژنان و کچاندا بڵاو و چارەسەریەکان بۆ ئەو نەخۆشی لە ئێستادا بەکوێ گەیشتە دەچمە لای زۆر بەڕێز دکتۆر سارا جەمیل کە بەڕێزان پسپۆڕی نەخۆشەکانی شێرپەنجە و ڕاستەخۆ لە سەدو لەگەڵ مندا ئامادەن. دکتۆر سڵاو لەبێ باین باش. سڵاو و بەیانی ئێوەش باش و بەیانی بینەرانیش باش. زۆر بەخێر بێت دکتۆر. سپاس بۆ ئێوەش. دکتۆر ئەم مانگا بە ئۆکتۆبەری پەمەی ناسراوە. دا من دەستپێک بەر لە هەر پرسیارێک سەبارەت بە نەخۆشی شێرپەنجە و تایبەتتر شێرپەنجەی مەمک دەبێت بزانم ئۆکتۆبەری پەمەی چییە؟ بۆچی ئەم مانگا بە ئۆکتۆبەر بە پەمەی ناسراوە هاوشێوی لۆگۆکەی نەخۆشی شێرپەنجە. طبعا ئەو شێرپەنجانی کە زۆر باون بۆ نمونە شێرپەنجەی مەمکە شێرپەنجەی کۆڵۆنە سیەکانە ئەمانە هاتوون هەر یەکیان مانێکیان بۆ تەرخان کردن بووی لەو مانەیە زۆربەی زۆرینەی زانیاری و معلومات بگەێنین بە هاوڵاتیان. مانی ئۆکتۆبەر بۆ شێرپەنجەی مەمکدانراوە و ئەو ڕەنگە پەمەیشی کە بۆ دانراوە دەلالەتێکە بۆ ئافرەت یعنی گینا و کوڕەنەکی هیچ مانەیەکی ئەوتۆی نییە تەنها هەدەف لی ئەوەیە کە لەم مانەیە زۆرترین چالاکی بکرێت دەرباری شێرپەنجەی مەمک. شێرپەنجەی مەمک چییە؟ نیشانەکانی چین؟ چۆن خۆمان پارێزین؟ چکۆم لە هەموو وڵاتانی دنیاە ترسێک هەیە دەرباری شێرپەنجە. هەدەف لەوەیە لەم مانە هەوڵ بین ئەو ترسە بشکێنین. نەخۆشی شێرپەنجە بۆ ناسراوە کە بەشێکی زۆری ڕەبتە بە توانە و ئیرادە و معنەویاتی کەسەکەەوە یاخۆت توانای بەرگری سیستەمی بەرگری کەسەکەەوە هەڵبەتە بۆیە بەردەوام لەگەڵ جیاوازدە و چارەسەرە کیمیایانی کە بۆ نەخۆشی شێرپەنجە بەکاردەهێنێ خۆ دەنیشان کراون بە هەوڵ ئەدێت کە بەردەوام سیستەمی بەرگری لەشی نەخۆشەکە توانە و ئیرادە و زیان بەرز بکرێتەوە و ڕێگە چارەیەک بۆ ڕوبەڕبوونەوەی نەخۆشەکە دادەنرێت. لە ئێستادا بەگشتی نەخۆشی شێرپەنجە تایبەتە شێرپەنجەی مەمک لە هەرێمی کوردستاندا ڕێژەکە چەندێکە ڕێژەکە بەراورد بە ساڵی ڕابردوو بە سەڵانی پێشخۆی بەرزبوون و نزمبوونەوەی تۆمار کردو یاخۆ ڕێژەکە چۆنە؟ طبعا لە هەموو دنیاە ساڵانە شێرپەنجەی مەمک بە نسبەتی لە سایە 0 فاریزە 5 بەرزە بێتەوەن ئەمە لە هەموو دنیا واهیە لەلای ئێمەش بە هەمان شتە ساڵانە شێرپەنجەی مەمک ڕوو لە زیابوونەکە. طبعا ئەمەش ئەسبابی خۆی هەیە هەر لە پیسبوونی ژینگەتەوەیە لە خواردنی ناتەندروستە لە شێوازی ژیانی ڕۆژانەمانە لایفستایلمانە ئەمانە کە هەمووی خراپە حرەکە و جوڵە نەکردنمان وەرزش نەکردنمان قەڵەوی کە ئەمانە هەمووی فاکتەرن کەەوە ئەکا شێرپەنجەی مەمک ساڵانە ڕوو لە زیابوونگە. بنسبەت ئێمە لە نەخۆشخانەی هیوا ئێمەش هەست بۆ زیابوونە ئەەکەین ساڵ لە دوای ساڵ بەڵام بە زیابوونەکەمان لە ڕێژەیەکە کە هاوتین لەگەڵ وڵاتانی دراوسێ وڵاتانی ئەوروپا و ئەمریکا زیابوونەکەمان بە شێوەیەک نییە کە زۆر مەترسیدار بێ یاخو زۆر جیاواز بین لە وڵاتانی دەوروبەرمان بەڵام بس بالفعل ساڵانە لای ئێمەش ڕۆ لە زیابوونەکە. دکتۆر دیاترین ئەو فاکتەرانی ئەو هۆکارانی کە دەبنە هۆی شێرپەنجەی مەمک تایبەت لەناو خانماندا چ شتێک هۆکارە و دواتە گفتوگوی ئەوش دەکەین کە خانمان چۆن بتوانن پێشکردنی پێشوەختە بکەن بۆ ئەوی کە دەستنیشانی نەخۆشیەکە کە مەڵان بەدەر پێش ئەوەی کە بچنە سەر ئەوە چۆن هۆکارەکانی گردیاترین ئەو فاکتەرانی لە ئێستادا ژنان کچان تووشی شێرپەنجەی مەمک دەکات چین؟ طبعا وەکو باسم کرد پیسبوونی ژینگەیە بە شکڵێکی عام بۆ هەموو شێرپەنجەکان خواردنی ناتەندروستە حرەکە و جوڵە نەکردنە قەڵەویە مادە کوحولیەکان و جگەرێ ئەمانە بە شێوەیەکی عام مسببن بۆ هەموو جۆرە شێرپەنجەیەک زائیدەن شێرپەنجەی مەمک و ئەو فاکتەرانەشی کە تایبەتە بە شێرپەنجەی مەمەکی یەکیان ڕەگەزە لە ئافرەتا زیاترێکەوە لە پیاوانە دووهەم تەمەن هەتاکو بەرەو سەرەوە بچێ احتیمالی توشبوون بە
شێرپەنجەی مەمک زیاترەکەکە خەلەلی هۆرمۆنی بەتایبەت هۆرمۆنی ئیسترۆجین کە لەناو ئافرەتە زۆر زیاترێکە و بنسبەتی کەمیش لە نێو پیاوانە هەیە بەڵام بز لە ئافرەتا زیاترێکە ئەمیش بۆ خۆی فاکتەرێکە بۆ توشبوون بە شێرپەنجەی مەمک لەبەرەوە فاکتەرەکان ئەوە نییە بڵێم شتێکی دیاریکرااو بێت تایبەت بێ کە لە سایە سە ببێ بە هۆکار بۆ توژبوون بە شێرپەنجە بەڵام ئەم فاکتەرانە هەتاکو زیاتر موجود بێت لە یەکێکە احتیمالی توژبوونی بە شێرپەنجە زیاترێکە. دکتۆر لە هەرێمی کوردستاندا ئەوەندی ئێوە بەرکەوتەی نەخۆش ببێتن یاخود ئامارتانە بەردەسایبێت زیاتر چه هۆکارێک کاریگەری لەسەر توژبوونی ژنان بە شێرپەنجەی مەمک هەیە؟ ناتوانین تەحدیدیکەین نییە چکەم یعنی تقریبا ئێستا هەموو شتێک شێواوە لە شێرپەنجەی مەمکە بۆ نمونە ئێمە دائیمە باسی ئەو ئەکەین کە پیسبوونی ژینگێ و خواردنی ناتەن دروستە و ئەمانە بەڵام بس کاتێک هەنێک یەن بۆ لامان کە لیان ئەپرسین ئەم هۆکارانە ئایا چنێکی لە ژیانی ئەوە هەیە چنێکی نییە یعنی هەیە زۆر بنسبەتێکی کەمە لەبەرەوە ناتوانین تەحدیدیکەین و بیریشمان نەچێ هۆکاری بۆ ماوەیش یەکێکە لە فاکتەرەکان یعنی ممکنە ئەو کەسە زۆر حیاتێکی صحی بژی بەڵام بس کاتێک سێرەکەین لە بەروی لە عیلەکە شێرپەنجە زۆرە و بەتایبەت مەمک ئەمیش بە ویراسی بۆی ماوەتەوانێ و تووشی شێرپەنجەی مەمکە بێ زەحمەتە بتوانین لە شخصەکە تەحدیدیکەین کە سەبەبەکانی توشبوونی بەم شێرپەنجەیە چییە؟ بەڵێ دکتۆر بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکە هەڵبەتە بەردەوام باس لە فەحساتەکە باز دەکرێت کە مۆمۆگرافی ئەمانە ئەنجام بدەن ئەمە ئەو فەحسانن کە ڕەنگە کۆمەڵێک کەس بە بەردەوامی ئەنجامی بدەن بەڵام ڕەنگە ڕێژێکی ئەجگار زۆر لە خانمان و ژنان ڕاستی ئەو تااقەتیان نەبێت کە بەردەوامی ئەو پشکنینانە ئەنجام بدەن جا ئەو پشکنینی پێشوەختانی کە دەستنیشانی شێرپەنجە دەکات چین یاخود ئەو ڕێگانی کە ژنان دەتوانن خۆیان لەلایەن خۆیانەوە ترک بۆ بکەن کە چەند نیشانی توشبوون بە نەخۆشیەکان هەیە یاخود پێشتر جیاوازەوەی کە سەردانی نەخۆشخانەکان سەردانی سنتەرەکان کەن بۆ ئەنجامدانی ئەم فەحسانە خۆیان بتوانن لە ماڵەوە کۆمەڵێک فەحس و کۆمەڵێک پشکرین ئەنجام بدەن دەستنیشانی بکەن کە ئەگەر هاتوو نیشانەکانی توشبوون بە شێرپەنجەیان هەبێت و زائیدەن شتێکی تریش مەرجە نەخۆشێک یاخود ژنێک کە ئەم نیشانانی تێدا هەبوو تووشی شێرپەنجە بوو بێت باەکم جە لە نیشانەکانەوە دەست پێ بکەم طبعا نیشانەکان ئەگۆڕێت هەل لە بوونی گرەیە لە گۆڕان لە قەباری مەمکەکەیە گۆڕانی ڕەنی پێستی مەمکەکەیە لە شێوەی گۆکەیە ئەمانە هەمووی خەلەلن کە لەوانەیە سبەبەکەی شێرپەنجە بێ بەڵام بەس ئەم گۆڕانکاریانە شەر نییە بە تەنیا شێرپەنجە بیکە ئێمە چەندها نەخۆشی بێوەیمان هەیە لە مەمکەکە و ممکنە هەرێکێک لەمانە ئەم ئاڕازانی هەبێ ئێمە وەکو تاک ئەوەی ضرورە لەسەرمان یەکەم جار ئەم خەلەلانە بدۆزینەوەوانە بەڵام بەس خۆمان وەکو تاک ناتوانین جیایکەینەوە ئەم خەلەلە سەبەبەکەی شێرپەنجەیان سەبەبەکەی نەخۆشیەکی بێوەیە بۆیە زۆر ضرور لە کاتی بوونی ئەم خەلالانەیە بچینە قۆناغی دوو هەماوانە کە ئەویش سەردانیکردنی پزیشکی پسپۆرە بۆی بۆمان جیاکاتەوە ئەم گۆڕانکاری کە دروست بوو لە مەمکەکەیە خەلەلەکەی نەخۆشیەکی بێوەیە یاخود نەخۆشیەکی شێرپەنجەیە طبعا سیستمی پشکنینی پێشوەختە سیستمێکی زۆر زەخمە زۆر گەورەیە کە ئەبێت لەسەر مستەوای حکومەتا بێت طبعا لەو وڵاتانی کە ئەم سیستمە تایە تەسبیت بوو ئیشی لەسەر ئەکرێ مەسەلەن ئافرەتان خوان بان ئەکرێن لەلایەن وەزارەتی تەندروستیەوەوان یاخود بڵێن لایەن خەستەخانەکانەوە کە پێیان ئەڵەن وەرە ئەم فەحسانە بکە ئەبێت لە هەموو مەرکەز سەحیەکە جیهازی پێویستی ئەشعی مەمۆگرافی هەبێت سۆنەر هەبێت ستاف هەبێت نەک لە ناو شارە لە شارۆچکەکانیشە بەڵام بەس ئێمە ئەم سیستممان نییە لە عێراقا نیمانە بۆیە ئەبێت بگەڕینەوە بۆ سیستمە تەقلیدیەکە کە ئەویش ئەبێت خۆمان فەحس بۆ خۆمان بکەین طبعا شێوازی فەحسکردن بۆ خۆمان کە چەند ڕێگایەک و چەند ستێپێکی دیاریکراوە کە ئەبێ هەموو ئافرەتێک لە تەمەنی 25 ساڵیانی خۆی دەستکا بە پشکنینی مەمک بۆ خۆی ئەگەر هاتوو هەرچ کێشیەکی هەبوو یەکسەر سەردانی پزیشکێکی پسپۆرکە و ئەبێ هەموو مانێک بە شێوەیەکی ڕێکوپێک دوای تەواوبوونی لە سووڕی مانانە بیکە هەتاکو ئەگاتە تەمەنی 40 ساڵی و لە دوای تەمەنی 40 ساڵی و اینجا ئێمە ئەچین بۆ شێوازێکی تر ئەویش کە بریتە لە سۆنەرە بریتە لە گرتنی ئەشیعەیە کە زیاتر بە ئەشعی مەمۆگرافی ناو ئەبرێت بۆیە لەم مەرحەلەی ئێستامانە زۆر مهمە کە ئافرەتان فێر ببن خۆیان پشکنین بۆ خۆیان بکەن
پشکنینەکە چۆنە دکتۆر کەسێک بێ کە خۆی پشکین بخۆی طبعا یەکەم جار تەنها بە سێرکردنی مەمکەکانە لە ئاوێنەیەەکە بۆ ئەوەی بزانێ هیچ گۆڕانکاریەک هەیە لە قەبارەیە لە شێوەیە لە ڕەنی پێستەکەیە لە گۆکە هەنە جار گۆکە ئەچێ بەناوانێک کە ئەمە نیشانەیەکی ئاگادارکەرەوەیە لەگەڵ سێرکردنەکە زۆ زەڕورە حرەکەت بەدەستی بکە بۆنم دەستخاتە سەرکەمەری و دەست بەرزکاتەوە بۆ سەرانێ بۆچی لە کاتی جوڵانی دەستە یاخود بەرزکردنەوەی دەستە عەزەڵەکان گرژ ئەبێ لە کاتی گرژبوونی ئەم عەزەڵەیە گرێکان هەنێ جار ئاسانتر دەرئەپەڕنە دەرەوانێ و بینینی ئاسانترێکە و هەنێ جار زیاتر بەرەوناوە ئەچن شوێنەکەی چاڵ ئەبێت بۆیە بەمەش بینینی زیاترەکە بۆیە زۆر زەڕورە لە کاتی سێرکردە قۆڵ بەرز بکرێتەوانێ دووهەم خطوە یین بۆ فەحزکردن بە دەست طبعا ئەیش لە شێوازی پاڵکەوتنە دەستێک ئەخرێتە ژێر سەرەوانی و بە دەستەکەی تر فەحز ئەکرێ بۆ مەمکەکە ئەیش بە بەکارهێنانی یان لەپی دەست یان پانتایی چوار پەنجە یعنی نەک بە سری پەنجە چکەم کاتێککە پانتایی دەست بەکار ئەهێنرێت ئاسانتر هەز بۆ گۆڕانکاری ئەکرێت کە لە ژێر پێستەکەیە یاخود لەناو مەمکەکەیە و ئەگەر بتوانین ئەم فەحسە لە حەمامە بکرێت زۆر باشترێکە لە بەروی کاتێک کە جسم تەڕ ئەبێ کە دەست ساڵبووناوی ئەبێ زۆر بە ئاسانی هەز بۆ گۆڕانکاری ئەکرێ یاخود بەگرێ ئەکرێ کە لەناو مەمکەکەیە هەبێت طبعا شێوازی جوڵانی دەستەکە ژیا ئەو تا بە شێوەیەکی دائیری ئەبێ بە شێوەیەکی حەلەزۆنی کە لە دەرەوەی مەمکەکانێ وردە بەرەو سنتەریە یاخود لە سەرەوە بۆ خوارەوە لە خوارەوە بۆ سەر و یاخود لە ئەطرافی مەمکەکەوانێ بەرەو سنتەری دوجارین بۆ فەحزکردنی گوۆی مەمک کە ئەویش بە دوو پەنجە ئی گوشین بۆی بزانین هیچ دەرچیکی لێت دەرەوە یاننا ئاساییە تەڕایی لە گوۆی مەمکەوە بێتە دەرەوە بەس ئەوەی کە بۆ ئێمە زۆر مهمە ڕەنەکەیەتی ئەگەر ڕەنێکی سوورباوی هەبوو یاخود ژەنی هەبوو کە معنای ئەمە خوێنی تایە ئەمە بۆ ئێمە نیشانەیەکی وشیارکەرەوەی ئەبێت ئاگاداری بین دواترین بۆ فەحزکردنی بنباڵ کە ئیش بە هەمان شێوە بە پانتایی هەر چوار پەنجەکە بە جوانی فەحز ئەکرێت بووی ئەگەر هاتوو هەرچ گرەیەک هەرچ گۆڕانکاریەک هەبێت زوو هەستی پێ بکەین بەڵێ دکتۆر تێکچۆنی هۆرمۆن هیچ کاریگەرێکی لەسەر نەخۆشی شێرپەنجە ئەبێت زۆر جار ئێژنەم سەری ئەو دەکەن کە لە کاتی تێکچۆنی هۆرمۆنیاندا شیر لە سنگیان دێت یاخۆ هەندێک نیشانی دیکەیان هەیە ئەمە هیچ کاریگەرێکی لەسەر شێرپەنجە هەیە طبعا خلەلی هۆرمۆن کە ئەوی شیر دروستەکە هۆرمۆنەکە پرۆلاکتینی پێ ئەڵین هەنە جار هەنێ حاڵەتی توبی هەیە هەنە نەخۆشی هەیە کە ئەم هۆرمۆنە بەرز ئەکاتەوە بۆ نمونە هەنە جۆری گرێکە لە ناو سەرا دروست ئەبێ ئەم هۆرمۆنە دروستەکە ئێمە دەرچی شیر یاخود ئەگەر شیر بێتە دەرەوانێ زۆر لی ناترسین بەڵام بەس کاتێک لی ئەترسین کە خوێنی لەگەڵا بێت لەبەر ئەوە هاتنە دەرەوەی شیر معنای ئەوەی نییە کە شێرپەنجە بێ زیاتر ئەگەر هاتوو خوێنی لەگەڵا بێ ئێمە ئەو ترسەمان هەیە ئەیبوونی گرێکان هەندێک جار هەندێستن هەیە گری هەیە خۆ لە ژێر باڵە بە هەمان شێواز گرە دروستە بێت ئەمە نیشانەیەکی ئەتوانین بڵێ مەترسیدارە بۆ شێرپەنجە یاخود دەکرێن نیشانانە هەبن و شێرپەنجەش نەبن طبعا ئەوەی جێ دڵخۆشیە نسبەتێکی زۆری گری مەمک بێوەیە نسبەتێکی زۆر کەمی شێرپەنجەیە بەڵام بزمن مهمە ئەم دوانە لە یەک جیاکەمەوانێ طبعا خۆی مەمە کاتێک کە دەستی تێەوەی لە ژێر دەستا گرنجە تۆپڵە ئەیش بەهۆی بوونی ڕژێنەکان و بۆری شیرە بەڵام بەس کاتێک کە ئافرەت لەم تەمەنە گەنجەوە کە ئێمە ئاڵین لە 25 ساڵێەوە کە خۆی فەحسی بۆ خۆی کرد خۆی ئاشنا بوو بە مەمکی خۆی ئەو گریانەی پی ئاشنا بوو ئەو گرێ تەبیعیانە با بڵێن کاتێککە گرەیەکی تازە دروست ئەبێ بە ئاسانی هەستی پێەکە بەڵام بەز وەکو شەخص خۆمان تەنها بە فەحسکردن ناتوانین گرێکە جیا بکەین و ئایا ئەمە شێرپەنجە یان ئەمە شێرپەنجە نیە بەڵام بەس ئەو سیفاتانی کە گرێکی شێرپەنجە لە گرێکی بێوەی جیا ئەکاتەوە چییە گرێ بێوەیەکان عادەتەن هەر لە شوێنی خۆیانە گەورە ئەەکەن لەوانەیە ئیزعاجی و ناڕەحەتی بۆ کەسەکە دروستکە بەڵام لە کاتێکە گری شێرپەنجەیەکان بڵاو ئەبنەوانێ ئەچن بۆ شوێنی کە بەڵام بزگری بێوەی ئەو قابلیەت و توانای بڵاو بوونەوەی نییە وەگری بێوەی نابێتە هۆی مەترسیەک لەسەر ژیانی کەسەکە بەڵام بزگری شێرپەنجی پەنجە مەترسی دروستەکات و لەوانەیە خوانە خواستە حیاتی کەسەکەش لەناو بەرێ یعنی ئێمە ئەم هەدەفی کە لەم مانەیە ئەمانەیە بیگەێنین بۆ ئافرەت چییە یەکەم شت بتوانێت خۆی بخۆی ئەم نیشانانە
دەستنیشان بکە دوای ئەوەی کە هەستی کرد بەبوونی گرێک ببوونی گۆڕانکاریەک بۆ ئەوەی بزانێت لەو خطوە لەو کاتە زۆر زەڕورە پزیشکێکی پسپۆر بیبینێت لەم مانگەدا باس لەوکەکە زیاتر هۆشیارکردنەوەی ژنانە بۆی کە خۆیان بتوانن پێشوەختە نەخۆشیەکە دەستنیشان بکەن لە ئێستادا ئێوە چۆن ئەتوانن لە مانگی ئۆکتۆبەردا ئۆکتۆبەری پەمەیدا هۆشیاری ژنان زیاتر بکەن خودت ئومێد بۆ ژنان بگەڕێنەوە تێبگەنەوەی کە ئەگەر هاتوو توشبووی شێرپەنجەش بن بەڵام لە قۆناغەکانی سەرەتایە بوون ئەمە چارەسەرکردنی زۆر ئاسانترە لەوەی کە ئەگەر هاتوو لە قۆناغەکانی کۆتاییدا بن چۆن ئەتوانن لە مانگی ئۆکتۆبەری پەمەیدا هەر بە ڕەنگەکی خۆی بە معناکی خۆی هیوا بۆ توشبانی شێرپەنجە بگەڕێنەوە طبعا لەمانەیە چالاکی زۆر ئەنجام ئەیرێ هەریکێک لەمانە ئەم بەرنامە تەلەڤیزیۆنیانەیە کە هۆکارێکە بۆ ئەوی ئێمە کە زۆرترین معلوماتی پێ بگەینین بۆ ئافرەتان و پیان ڕابگەین کە ئەم نەخۆشیە کوشندە نیە خاصەتەن ئەگەر هاتوو لە مەرحەلێکی هۆڵە تەشخیص بکرێ نەخۆشیەکە لی چاک ئەبیتەوە تی ئەپەڕێنی لەبەرەوە ئەم جۆرە بەرنامانە زۆر زەڕورە لە سوۆشیال میدیاکانە بڵاوکردنەوەی ئەم زانیاریانە زۆر زەڕورە چکۆم ئێمە کاتێک مەترسیمان بۆ دروستە بێت کە ئەم گرەیە درەن تەشخیص بکرێ ئەم نەخۆشیە درەن تەشخیص بکرێ بەڵام بەس کە ئێمە ئافرەتان معلوماتیان لابوو لە جووری ناڕەحەتیەکان تخۆت شرت نییە هەر شێرپەنجە بەگرێ خۆی نیشان بە لەوانەیە بەس مجرد بە سوربوونەوەی پێستەکە بێ یاخود مجرد بە دەرچەیەک بێ لە گوۆی مەمکەکەوانێ بەڵام بەس کە ئافرەت ئەم معلوماتی لابوو کە ئەم گۆڕانکاریانە احتیمالی ئەوەی هەیە کە سەبەبەکەی شێرپەنجە بێ هەدەفمان ئەوەیە کە خۆی زوو هەست بەم گۆڕانکاریانە بکە بۆ ئەوی سەردانی پزیشک بکە بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر سارا جەمیل نیزامەدین پسپۆری نەخۆشەکانی شێرپەنجە سپاس بۆ تۆ سپاس بکە لە بەیانی کوردستانی زێگەڵ ئێمە بەخێر بێ دکتۆر سپاس بۆ ئێوەش